ئێرە ڕێگای پشتێنەی کەرکووکە بەشێک لە گەنجان و هاوڵاتیانی شار لە ئێواران تاوەکو شەوان دێنە سەر ئەم ڕێگایە بمبستی مەی خواردنەوە لەسەر ڕێگاکە دەمێننەوە و لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا بەوەی دەمەقاڵێ و شەڕەوە 4 کەس بریندار بوون و کەسێکیش بە دەستڕێژی گولا کوژراوە. چەند جارێک دووبارە بوونەوەی ڕووداوەکانی شەڕ و ئاڵۆزی و کوشتن لە شاری کەرکووک بەتایبەت لە شوێنی قەرەباڵغی و کۆبوونەوەی خەڵک بۆتە جێ نیگرانی هاوڵاتیان. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە سەرباری زۆری جۆر و ژمارەی هێزە ئەمنیەکان، بەڵام نەیانتوانیوە ڕوبەڕووی دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە ببنەوە. بەڕاستی زۆر نیگەرانی لەم دیاردەی شەڕی گەنجان شەوان، ینی خاصم بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکان دوسێشەوە هەمووی بۆتە کێشەی کێشەی گەنج، شەڕە چەقۆ، شەڕ سیلاح، ینی بۆتە کێشەیەکی دیاردێکی زۆر ناشرین لە شاری کەرکووکە. ئەم هۆکارە گەڕینە بۆی لایەن ئەمنیەکانی کەرکووک هێزێکی زۆرە ناو شار بەڵاوی پێکراوە، بەس بەڕاستی ئەنی هیچ توانایەکیانی هیچ هێزێکیان نییە کە بتوانن کۆنتترۆلی ئەم شوێنە گشتیانە بکەن. شێشۆگرفتەکانی ناو شاری کەرکووک بە تایبەتی یعنی کافتریاکان، شوێنی ئەوانەی کە مەیشتی لێخۆنەوە ئەم شتانە بەڕاستی حەقی وایە زیاتر دەستگا ئەمنیەکان چاودێری زیاتری ئەو شوێنانە بکەن بۆ لەبەرەوەی گەنج ئێستەکانە هیچی دینارێکی پێنیە نەتەعینە نا کاسبیەکی وای هەیە ئەتوانێت بژێوی خۆی پیاکە چیەکە هانا بۆ ئەو شوێنانە بن. بەوتەی پۆلیسی پارێزگای کەرکووک بەراورد بە ساڵی ڕابردوو 6 مانگی ئەم ساڵ ڕووداوە ئەمنیەکانی سنووری پارێزگاکە لە 30% کەم بوونەتەوە. بەشێکی زۆری ئەو ڕووداوانەش ڕوودەدەن کێشەی کۆمەڵایەتین. ئەوەی کە ملاحەزەمان کردووە لە دوو حاڵەتە ئینتیحار ئەوەی پێێن خۆکوشتن و تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان ئەوە زیاد بوو نابووە. ئەو شۆکارەکانی جیاوازن، بەڵام بە شکلێکی عام بگرین هەموو جەرایمەکان دابەزیوە. ئێمە حوت حاڵەتی قەتل هەبووە لە ناو شاری کەرکووک، هەر حوتی ئەنجامدەرەکانی کەشف کراوە لە لایەنی بۆرەبەراتی نەهێشتنی تاوان و بنکەی پۆلیسەکانمان هەمووشیان دەستگیر کراون، زراعەت وەرگیراوە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای کەرکووک لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا 7 حاڵەتی کوشتن تۆمار کراوە کە بکوژەکانیان دەستگیر کراون. 21 حاڵەتی خۆکوشتنیش هەبووە کە 11 کەسیان ژن بوون و 10 حاڵەتیشیان پیاو. لەگەڵ ئەوەش 4 حاڵەتی هەڵدان بۆ خۆکوشتن تۆمار کراوە کە هێزە ئەمنیەکان ڕێگریان لە ڕوودانی کردووە. هەر بەپێی ئامارەکانی پۆلیسی کەرکووک 84 حاڵەتی دزین تۆمار کراوە کە 68یان ئاشکرا کراون. هاوکات 700 حاڵەتی تونند و تیژی بەرامبەر ژنان تۆمار کراوە و 10 حاڵەتی تونند و تیژی تر بەرامبەر پیاوان کراوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.